ئەڤا لێنانگەها کافتریا کۆلیژە زانستە زانکۆوا دۆ کۆبەری چەند ڕۆژەکەش بەرخواردنە خواردنەکە نەتەندروست نزیکە 100 خوێندکار و قوتابیان تووشی ژەحراوێ بوون و ڕەوانەی نەخۆشخانە تەگەبیا هاتنەکردن ئەو بۆ دیفچۆناوی بابەتی چەندین لژنە هاتناپێکینان پشتی ئەم هۆتینەوە گەهدارکردن وەک ڕێڤەبەریە کۆرۆبۆرت خۆپاراستنە ساخلامی بەشی چاودێری سەڵامەتیە خوراکی مە تیمێک پێکینەوە ئەمە سەردانە کۆلیژە زانستکردیە ئەگەرێوێ چەندێک و حالەتێکی ژەهراوی بوونە قوتابیای ڕێدا ڕێکا خۆرنێ ما تیمات پێکینەوە ئەم هۆتین مەس چەندی سامپڵ وەرگرتینە بوو پشکنینە پشتی ئەنجامت پشکنینە دە ئیجرااتی نەکردن کۆ چه ئیجرایی نەکردن کۆڤید غەڕامە سزادانەکردنە ئەو دێ پشتی حالەتی پشکنینە اجراءات ما أبا بقى أبا جهاد يتجرتن كوش بقى بارج ده سزادان ويا دوي يا سيجي أو ده صلاة جناب مقامية وقال سروكي زانكوي دي برياردن احتمال أبا جهاد بدنا داد جاي خوێندکارێکی داخواز دەکات کەم تەرخەمی نەئێتەکردن دیارکردنە هۆکارین ژەحرایی بوونە هەواڵێن ویدا خوازیامە ئەوە پڕژدی دیفچۆن بۆ بێتاکردن و هەر کەسێکی خەمساریت وی بابەتی داکرد بێت گاتە سزای خۆ ئەم دێ بەردەوامی سەر vê دیفچۆنیژە حتا بگەینە ئەنجامێکی باش ئەلگۆرگۆتنا لیژنێن دیفچۆنێ چەندین تشتێن نەتە دروست ناوا لێنانگەهێدا هاتنە دیتنەوە دێ راپۆرتێن خۆ ئاراستەی لایەنن پەیوەندیدارکەن ji بۆ هەر بڕیارەکێ شەروە خدر کورسار نیوز دهۆک